بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 96 و 97 لە لاپەڕە 96 گەیشتمە پرسیاری 44 نیوەی لاپەڕەکەم لە وانەی پێش ئەوانەیە وانەی 73 شیکار کردیە. پرسیاری 44 نووسرایە ژمارە نادیارەکە بدۆزەوە لە کاتی دابەشکردنی 1244 دابەش 23 پێنجەکە نووسرایە بەڵام ژمارەکەی ئێرە نەنووسرایە ببینینەوە بزانین دەکات چەند. کاتە ئەمن دەبی بچم 1288 دابەشی 23 بکەم لۆی بزانم ئەو ژمارەی نادیارە لێرە دەکاتە چەند. لە کاتی دابەشکردن 1288 لێرە چونکە دوو خانەم هەیە 23 کاتە ئەمن دەتوانم 12ەکەی وەرگرم دابەشکەم بەڵام چونکە 12 گچکەترە لە 23 ناچارم 128ەکەی هەمووی وەرگرم دابەشی 23 بکەم. 128 دابەش 23 بە خۆشمان دەزانین کە دەکاتە 5 بەڵام ئەمن هەر نووسیتم لێرە 5 ئەوجە پێنجەکەی دەینم لێکی دەم لەگەڵ 23 5 3 15 لێرە دەنووسم 5 2 دا یەکیش 11 ئەوجە 128 دەینم 115 لێ کەم دەکەمەوە 8 5 لێکەم بیتەوە دەکا 3 2 یەکی لێکەم بی 1 ئەو یەکە یەکی لێکەم بی یەکسانە بە 0 ژمارەکە ماوە 13 پاشان ئەو هەشتە شینەی لێرە دەینمە خوارێ دەینووسمەوە دەکا 138 هەمووی ئەوجە 138 دابەشی 23 دەکەم یەکسانە بە 6 6 جاران 3 هەژدا 6 جاران 2 12 یەکیش 13 138 لێ بڕوە دەکا 00 کەواتە ئەو ژمارەی نادیارە لێرە ژمارە 6. پرسیاری 45 3580 دابەش لێرە کەوانە هەیە واتە دابەشی ئەو ژمارەیە ئەنجامەکە دەبی ئەو ژمارەیە دەرچی هەر ژمارە کە دابەشی دەی دەکەین ئەگەر سفری لە خانەی یەکان هەبوو کەواتە تەنیا سفرەکە دەڕوا ژمارەکە دەمینێتەوە لەبەر هەندێک لێرە دەنووسم 3 5 8 وەکو لێرە نووسرایە چونکە گە 3580 دابەشی دەی بکەم دەکاتە 358 لێرە ئەوەی ڕاستیبی تێنەگەیشتم ئەوە چییە؟ هەز دەکەم بە جۆرەك لە جۆرەکان هەڵەک شتێک هەیە بەڵام نەمزانی هەڵەکە چییە ئەگەر ئەو بیستەی ببینم لێرە تەمەشای بیستی کەم واتە ئەگەر 3580 دابەشی بیستی کەم دەکات چەند کاتە دابەش دەکەم باشتر وایە دابەشی 20 چونکە 20 خانەیەکانی سفرە ژمارەکەی منیش خانەیەکانی سفرە وەکو ئەوی وایە دەتوانم ئەو سفرای لەگەڵ ئەو سفرەی ڕەشکەمەوە وەکو ئەوی وایە 358 دابەشی دووی دەکەم 3 دابەش 2 1 جاران 2 3 دوی لێکەم بیتەوە یەکسانە بە 1 ئەو پێنجەی ئێرە دەینم دەنووسمەوە لێرە 15 دابەش 2 7 جاران 2 14 15 چاردەی لێکەم بیتەوە 1 دەمینێ هەشتەکە دێتە خوارێ 18 دابەش 2 9 وەکو ئەوی وایە 179 جاران 20 کەواتە ئەمن لێرە ڕەنگە ئەو هابینووسم 179 جاران 20 هەمان شتە وەکو 358 جاراندا نازانم ئەو هەموو دەستکاریی دەبوایە بکەم ئەمن یان هەڵک لە گۆڕێ یان ئەمن لە پرسیارەکەی تێناگەم ئەگەر یەکەشکە لە من باشتر تێگەیشت دەتوانی ڕوونی کاتەوە لە کۆمنتەکان بنووسی
ئایا و پرسیارە مانای چییە؟ دێمە لای ڕاستیە بنەڕەتیەکان و شێوازەکان بۆ دۆزینەوەی بەهای پیتین بەکاربێنە. پرسیارانە زۆر ئاسانن. پرسیاری 46 90 دابەش 3. ڕاستیە بنەڕەتیەکان 9 دابەش 3 دەبی یەکسەر بزانم کە یەکسانە بە 3. کاتە پیتین لا دەبەم ئەوها لە جیاتی پیتین دەنووسم 3 و 0 دابەش 3 یەکسانە بە 0. کاتە ئەنجامەکە پیتین دەتوانم پاشان بنووسم پیتین کردیا یان یەکسانە بە ژمارە 30. پرسیاری 47 لە کاتی دابش دەتوانم سفرەکان ڕەشکەمەوە ئەوەی ڕاستیوی لابم وەکو ئەوی وایە نەبی. 1 لێرە 1 لێرە دەتوانم لایەن بم ماوە 16 دابش 4 16 دابش 4 یەکسانە بە 4 کاتە پیتین یەکسانە بە 4. لێرەش ئەو سفرەی دەتوانم لابم لەگەڵ ئەو سفرەی ڕەشی کەمەوە وەکو ئەوی وایە 3600 دابش 9 ڕاستیەکەی ئەوەیە کە 36 دابش 9 یەکسانە بە 4 کاتە پیتین یەکسانە بە 4 پاشان 2 سفر مایە هەردووچیان دەنووسرێنەوە لێرە کاتە پیتین یەکسانە بە 400. پرسیاری 49 ئایا چ ژمارەك دابش 8 یەکسانە بە 30 ئەسانترین ڕێ هەتا بزانم پیتین یەکسانە بە چەند ئەو دوو ژمارەی لێک دەدەم. لە کاتی لێکدان ئەگەر 0 هەبوو سفرەکان هەمیشە کۆ دەکرێنەوە واتە ئەمن ئەو سفرم هەیە 1 دانە 2 دانە ئەنجامەکەی دەبی 2 دانە سفر بیکاتە ئەو ژمارەی ئێرە 2 سفری هەیە 1 2 پاشان 8 جاران 3 یەکسانە بە 24 کاتە پیتین یەکسانە بە 24 چونکە ئەگەر 24 2400 دابەشی 8 یەکەم دەکاتە 30 کاتە ئەوها پیتین یەکسانە بە 2400. پرسیاری ژمارە 50 هەڵا لەکوێدایە؟ هەڵا لەو کاغەزەی لە وێنەکەدایە ئایا لە شیکارەکەدایە یان لە ساختکردنەوەکە؟ لێک بدەوە و هەڵەکەش ڕاست بکەوە. با تەماشاکەین بە یەکەوە. یەکەم جار شیکارەکە 282 دابش 18 28 ئەو 28 لێرە دابش 18 بکەین یەکسانە بە 1 جاران 18 28 لێ بڕوە 8 لێ بڕوە 0 2 یەکی لێ بڕوە 1 پاشان ئەو دوای ئێرە دێتە خوارێ دەکات 102 دابش 18 یەکسانە بە 5 جاران 8 0 4 لێرە 5 جاران 1 5 لەگەڵ 4 9 102 90 لێ بڕوە یەکسانە بە 12 زۆر ڕاستە. ساختکردنەوەکە کووە؟ ساختکردنەوەکە ئەو دوو ژمارە لێک دەدرێ دوایە کۆ دەکرێتەوە لەگەڵ ماوەکە. 15 لێک دەدرێ لەگەڵ 18 8 جاران 5 0 لێرە 4 لێرە 8 جاران 1 لەگەڵ 4 12 1 جاران 5 بێگومان لێرە دەبی هەمیشە لە خانە یەکەم سفری بنووسم 1 جاران 1 ژمارەکان کۆ دەکەمەوە ئێستا 120 و 150 کۆ دەکەمەوە دەکات 270 پاشان کۆی دەکەمەوە لەگەڵ 12 یەکسانە بە 282 کەواتە 282 بەدەست کرد کەواتە زۆر ڕاستە. بەڵام وەڵامەکە هەڵەیە. وەڵامەکە دەبی چ بنووسم 282 دابش 18 دەبی بنووسم 15 لێرە و ماوە 12 کەواتە تەنیا ئێرە هەڵە بوو چونکە دابش 18 کرایە نابی بنووسم وەڵام 18 بەڵکو وەڵام هەمیشە لێرەیە ئەوە وەڵامەکەیە. پرسیاری ژمارە 51 هەڵا لەکوێیە؟ جوتیار وتی ئەنجامی دابشکردنی 200,000 بەسەر 4 سفری تێدایە. ئایا هەڵەی جوتیار
لە چێیان هەڵەکەی دەربخە وەڵامە ڕاستەکەش بنووسە. پێش هەموو شتێک هەتا بتوانم سفرەکان لا دەبم لێرە چونکە تەنیا یەک دانە سفرم هەیە دەتوانم تەنیا ئەو سفرەی لابم وەکو ئەوی وایە 20,000 دابەشی 4 کەواتە من 20,000 دەینم دابەش دەکەم ئەوەش 1000 دابەش 4 چونکە 2 دابەش 4 ناکرێ ناچارم ئەو 20ی هەمووی وەربگرم کەواتە 20 دابەش 4 یەکسانە بە 5 ئەوجە چەند سفر ماوە 3 دانە ماوە هەر سێکیان لێرە دەنووسرێن کەواتە وەڵامەکە 4 سفری نییە بەڵکو 3 دانا سفری هەیە لەبەر چونکە یەکێک لە سفرەکانم بەکارهێنا لە کاتی دابەشەکە. ئەگەر بەهاتوە لێرە 4 با بۆ وێنە ئەو کات وەڵامەکە 4 سفری هەبوو سفرەکان هەموو دەژمێردران بەڵام چونکە هەندێک جار سفر بەکاردێ لەگەڵ ڕەنووسەکەی تەنیشتی کەواتە سفر کەم دەمینێتەوە لێرە. پرسیاری 52 مانای ژمارە. دوو ژمارە ئەنجامی دابەشکردنەکەیان 7 و سەرجەمیشیان 64 ئەو دوو ژمارەیە کامانن. ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە بەڵام ئەگەر هاتوو خشتەی لێکدانم بەکارهێنا زۆر ئاسان دەبی چونکە نووسرای ئەنجامی دابەشکردنەکە 7 کەواتە ئەم دەچمە لای خشتەی لێکدان دەچمە لای ژمارە 7 ئەو ژمارانەی لێرەنە هەمویان دابەش دەبن بەسەر 7 بۆ وێنە گەرە من 49 وەرگرم 49 دابەشی 7 کەم لێرە دابەشی ئەو هەفتەی کەم هەر دەکا 7 بەڵام ئەگەر 49 کۆ بکەمەوە لەگەڵ 7 ناکاتە 64 کەواتە 49 هەڵەیە. 56ەکەی دەینم یان دابەشی 8 دەکەم ئەنجامەکەی دەکا 7 چونکە ئەنجامەکەی دەبی بکاتە 7 کەواتە 56ەکەی دەینم ئەگەر 56م هینا کۆم کردەوە لەگەڵ 8 56 دابەشی 8 دەکەم چونکە دەرێ سەرجەمیان دەکاتە 64 ئایا دەکاتە 64 56 و 8 بەڵێ دەکاتە 64 کەواتە ژمارەکان چێهانن 56 لەگەڵ 8 ئەوها لێرە دەنووسم ئەو دوو ژمارەیە 56ە چونکە 56 کە دابەشی 8 دەکەم ئەنجامەکەی دەکاتە 7 ئەنجامەکە ئەوە ڕاستە پاشان 56ەکەی کە دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 8 و 6 4دا 5 و 1 6 سەرجەمەکەشیان کردیە 64 وەکو گوتم ئەو پرسیارە زۆر زەحمەتە ئەگەر نەچمە لای خشتەی لێکدان. پرسیاری 53 گەورەترین ماوە لە کاتی دابەشکردنی ژمارەیەک بەسەر 45 کامەیە؟ ئەو پرسیارش هەتا ڕادەیەک گرنگە ئاسانیشە چونکە ئەمن ژمارەکەم هەیە هەرچەند بوو ژمارەکە کێشە نییە هەرچەند بوو کە دابەشی دەکەم بەسەر 45 گەورەترین ماوە چەندە؟ هەمیشە گەورەترین ماوە بە یەک گچکەترە لەو ژمارەی واتە گەورەترین ماوە 44 چونکە ئەگەر 45 بوایە هیچ نەدەماوە سفر دەماوە بەڵام ئەگەر 44 بی گەورەترین ماوە بمینێتەوە 44 کاتە لێرە تەمەشای ئەو ژمارەی دەکەی گەورەترین ماوە هەمیشە یەکەک کەمترە لەو ژمارەیەی کە لێرە هەیە. پرسیاری 54 نرخی بلیتی شانۆ 9,000 دینارە بۆ مامۆستا و 6,000 دینارە بۆ قوتابی 11 بلیتی دەکڕی بۆ مامۆستایان 11 بلیتی دەکڕی و 158 دیناری دا ئایا لەو پارەیە چەند بلیتی بۆ قوتابیان کڕیوە؟ بلیتی شانۆ 9,000 بۆ مامۆستا چونکە 11 بلیتی لۆ مامۆستایەکان کڕیا کەواتە بابزانین پارەکە دەکات چەند ئەمن دەبی ئەو 11 بینم لێ چی بدەم لەگەڵ ژمارە 9 چونکە بە 9,000 کاتە 11 جاران 9 دەکات 99,000 دینار بۆ مامۆستایان چونکە بەڕێوەبەرەکە بەرپرسەکە
بەرپرسی قوتابخانە 153,000 دیناری دایە لەبەر هەندێ 153,000ەکەی دەینم 99 لێکەم دەکەمەوە بزانم ئەو پارەیە چەندە بۆ بلیتی خوێندکارەکان. 13 کەم 9 4 ماوە لێرە 14 کەم 9 یەکسانە بە 5 54,000 لۆ خوێندکارەکان. 54 دەبی بینم پاشان دابەشی 54 دابەشی 6 بکەم 54 دابە 6 یەکسانە بە 9 کەواتە 9 بلیتی کڕیا لۆ خوێندکاران 9 دانەی کڕیا نووسرا لەو پارەیە چەند بلیتی بۆ قوتابیان کڕیا 9 دانە بلیت بۆ 9 دانە بۆ خوێندکارە. ئەوەش تەواو. بێمە لای پرسیاری 55 دوو کچ و 4 کوڕ زەویەکیان بۆ بەجێما کە ڕووبەرەکەی 1625 مەتری دوو جا بوو یان مەتری 4 گۆشەیی بوو. بەشی هەر کچ و هەر کوڕێک چەندە بۆ زانین میراتەکە بە پێی یاسای ئاینی ئیسلام دابەش دەکرێت. ئەوەی ڕاستی بووە دەبوان نووسیبان یاسایەکە کووە چونکە ڕەنگە هەموو کەس نەزانی ئەو یاسایە کووە و میراتەکە کوو دابەش کرایە. ئەوەی ئەمن بزانم چونکە دوو کچە هەر یەک لە کوڕەکان ئەوەندەی دوو کچ میراتەکەی بەبەر دەکەوی کەواتە 4 کوڕە وەکو ئەوی وایە 8 کچ بی وەکو 8 کچ بەبەریان دەکەوی لەبەر هەندێک 4 کوڕ هەمان شتە وەکو 8 کچ لە دابەشکردنەکە. بەخۆشمان لە ئێستاوە دوو کچ هەیە کەواتە 8 کچی بینین لەگەڵ دووی کۆی بکەینەوە یەکسانە وەکو ئەوی وایە میراتەکەی دابەشکەی بەسەر 10 کەس 10 کچ. کوڕەکانم هەریەک بە 2 کچ لە قەڵەمدا کەواتە 8 و 2 یەکسانە بە 10 وەکو ئەوی وایە 10 کەس بن ئەوجا 1625ەکەی دەبی بینین دابەشی 10 بکەین. لە کاتی دابەش چونکە خانەی یەکان سفر نییە ئەو ژمارەیە فاریزەی دەکەویتە مابەینێ دەبیتە چەند دەبیتە 162 فاریزە 5 فاریزەکە لێرە دادەندرێواتە هەر کچەی 162 فاریزە 5 مەتر 4 گۆشەی بەبەر دەکەوی دەبی لێرە بنووسم مەتری 4 گۆشە بۆ 1 کچ ئەوە کچەکانمان زانی هەر کچەی کوڕەکە 2 ئەوەندەی بەبەر دەکەوی کەواتە 162 جاران 2 وەکو ئەوی وایە 162 فاریزە 5 کۆ 162 فاریزە 5 لە جارانەکەی باشترە کۆی بکەمەوە 2 جار زۆر ئاسانترە 162 5 کۆیان دەکەمەوە بزانم 1 کوڕ چەندی بەبەرکەت 5 و 5 10 2 و 2 4 1 5 6 و 6 12 1 و 1 2 1 3 کاتە کوڕەکان هەر یەکەی 325 مەتری 2 جا. پرسیاری 56 لە مانجی ڕەمەزاندا کوێخا 1090 کیلۆگرام گەنمی بەسەر نەداراندا دابەش کرد. 2 لەوان هەر یەکەیان 50 کیلۆگرامی دانێ. ماوەکەی بەسەر 11 نەداری تر دابەش کرد ئایا هەر یەکەیان چەندی بەرکەوتووە واتە لەو 11 کەسەی هەر یەکە چەند گەنمی بەبەرکەتیە. یەکەم جار چونکە 2 کەس هەر یەکەی 52 دەینم جارانی 50 دەکەم یەکسانە بە 100 کیلۆگرام لۆ 2 کەسەکە ئەوە 100 کیلۆگرام ڕۆیشت. بەخۆشی 1090ەکەی دەینی سەدەکەی لێ دەردەکەی لێکەم دەکەیەوە 009 کاتە 990
کیلۆگرام مایەوە. ئەو 990 دابش دەکەین بەسەر 11 کەس. 99 دابش 11 یەکسانە بە 9 و سفرەکەش دابش 11 یەکسانە بە سفر. کەواتە هەر یەکە لەوانە 90 کیلۆگرامی بەبەرکەت. ئەو دوو کەسە کەمیان بەبەرکەت یەکی 15 کیلۆگرام بوو، بەڵام ئەو 11 کەسەی دیکە هەریەکە 90 کیلۆگرام گەنمی بەبەرکەت. بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 57 هەتا 59 بەکاربینە. پرسیاری 57 ناوەندە ژمارەی خاڵەکان کە تیپی سیروان لە هەموو یاریەکانیدا تۆماری کردووە بخەمڵێنە. چونکە تەنیا خەمڵاندنە واتە بە شێوەیەکی گشتی ناوەند واتە هەموو خاڵەکان چەندە دابەشی دەکەین بە ژمارەی بەسەر ژمارەی یاریەکان. ئەگەرە من ئەو 816م کردە تەنیا 800 12 کەشم کردە دا وەکو ئەوی وایە 800 دابەشی دەی بکەم بە خەمڵاندن، ئەو سفرانە لەگەڵ یەک ئەوە و ئەوە دەڕوا مایە 8 دابەشیەک یەکسانە بە 8 کاتە بە خەمڵاندن یەکسانە بە 8 ئەگەر خەمڵاندن بی. بەڵام ئەگەر خەمڵاندن نەبی دابەشی تەواو بکەین ناوەندەکەی دەکاتە 68. هەرچەندە زۆر نزیک نییە 68 بەڵام چونکە لێرە 12م کردە دا ڕەنگە لەبەر ئەوەی بی ژمارەکە تۆزە گەورە دەرچوو. پرسیاری 58 پرسیارەکە چییە؟ تیپی ئاراس 210 خاڵ کەمتری تۆمار کردیە. 210 کە ئەگەر ئەو دوو ژمارانە لێک دەرکەم ئەوها 625 415 یەکسانە بە 210. کاتە ئەوها بۆ پرسیارەکە ئایا تیپی ئاراس ژمارەی خاڵەکانی بە چەند کەمترە لە تیپی سەنحاریب؟ دەتوانی بنووسی وەکو پرسیار. پرسیاری 59 کام لەم دوو تیپە ئاسۆ یان سەنحاریب ناوەندی ژمارەی خاڵەکانی لەر یاریەکەدا گەورەترە؟ ناوەند هەمیشەواتە ژمارەی هەموو خاڵەکان دابەش ژمارەی یاریەکان. کاتە لێرە دەینین 625 دابەش 9 625 دابەش 9 62 دابەش 9 یەکسانە بە 6 6,954 12 کەم 4 8 و ئەو پێنجە لێرە دێتە خوارێ 85 دابەش 9 یەکسانە بە 9 9,981 مایەوە 4 کاتە 69 وەڵامەکە 69 مایەوە 4. ئێستا 720 کەش دەینین 720 دابەشی 11 دەکەین بزانین لە 69 گەورەترە یان گچکەترە. هەفتا و دوو دابەش 11 یەکسانە بە 6 6,011 66 12 شەشی لێ بڕوە 6 سفرەکە دێتە خوارێ 6 دابەش 11 یەکسانە بە 5 5,011 55 مایەوە 5 69 لە 65 گەورەترە کەواتە ناوەندی ژمارەی خاڵەکان سەنحاریب زۆرترە لە چاو تیپی ئاسۆ. پێداچوونەوە ئامادەبووین بۆ تاقیکردنەوە سیفەتی لێکدانی بەکارهاتوو لە پرسیارەکانی 60 تا 63. پرسیاری 60 لێرە زیاتر 2 لەگەڵ 3 بە یەکتر بەستنە یان بە یەکتر بەستنەوە بە یەکتر بەستن. سیفەتی بە یەک بەستن پرسیاری 61 سیفەتی ئاڵوگۆڕ. پرسیاری 62 سیفەتی لێکدان لەگەڵ 1. پرسیاری 63 سیفەتی لێکدان لەگەڵ 0. پرسیاری 64 لە ئەنجامی ئەم دابەشکردنە چەند سفر هەیە؟ یەکەم جار بە ئەو سفرەی لابەم لەگەڵ ئەو سفرەی ئەو جە پاشان
بزانم چەند سفر دەمێنێتەوە. 72 دابەش 9 یەکسانە بە 8 و 2 سفر لە ئەنجامی دابەشکردنەکە 2 سفر هەیە یەکسانە بە 800. کاتە ئەوە ڕاستە، ئەو وەڵامە 2 سفر هەیە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.